ڕۆژی سێشەممە دادگایکردنی پێنج لە چاڵکوان و مامۆستایانی پارێزگای دهۆک لە هەولێر بەڕێوەچوو، بەڵام سەرۆکایەتی دادگا دانیشتنەکەی دواخست بۆ کاتێکی تر. دواتر لە کۆنگرێکی ڕۆژنامەوەنیدا یەکێک لە پارێزەرانی ئەو پێنج ڕاگیراوەوەها دەڵێت دیارە ئەم ڕۆژ بەهۆی زۆری داواکان و تاخیربوونی کاتەکە لەلایەن سەرۆکایەتی دادگاکە و دانیشتنەکە دواخرا بۆ کاتێکی تر. دووپاتی ئەوەی ئەەکەینەوە هەموو ڕاگیراوان لە ڕووی قانونیەوە مووقفێکی زۆر بەهێزیان هەیە، هیچ بەڵگەیەکی یاساییان لەسەر نییە کە هیچ تاوانێکیان ئەنجامدابێت و هیچ شایەدێکیان لەسەر نییە، تەنانەت ئەو شایەدانی هاتوون وەکو شایەدی سەلماندن ئەتوانین وەکو شایەدی بەرگری وەریان بگرین، چونکە هەمویان ئاماژەیان بەوەدا ئەو ڕاگیراوانە کەسانی باش بوون و بەشداری هیچ تاوێنەکیان نەکردووە بەڵکو ئازادی خوازان بوون. دانیشتنی ئەو پێنج چاڵکوان و مامۆستایە بەکراوەی بەڕێوەچوو تێدا هەریەک لە ئەندامی ڕێکخراوی سیپیتی جیهانی و یونامی و شاندێک کە لە 12 پەرلەمانتاری فراکسیۆنە جیاجیەکان پێکهاتبوون ئامادەبوونیان هەبوو. پەرلەمانتارێکی یەکگرتووی ئیسلامی وەها دەڵێت زۆرینا ئەم بێژین پەرلەمانتاران نزیکێ 12 پەرلەمانتارەکە بەشدار بووینە، چونکی کورسیکی تهدید کردی بووینە، یعنی حتا دادگا خلاص بووی ئەمش پێرڤە بووینە جێمەنە بووە ڕۆسان نینەرێت ڕێکخراوە تێدا بووینەیە ڕێکخراوان مافە مرۆڤی نینەرێ یونامی تێدا بووە دگەل نینەرێ ئەنجومەنێ ئاسایشێک و ئەو جهەتێ مشتەکی بووە وەک مەدیتی ظاهریان تا حدەکی باش حتى في قناغه وكري كارت ياساي وكارجيري ومبيشين دادجهي حتى رداكي باش خراب نبينا نتمنى تنسر بريارة ديماهيكي يا دادجهي كان يدش بريار در حقيقان چالاك وان عادة کەسوکاری ڕاگیراوان لە دادگا ئامادە ببوون و بە هیوای ئەوە بوون کە دادگا بڕیاری ئازادکردنی ئەو پێنج کەسە بدات. کچی یەکێک لەو ڕاگیراوانە بۆ دەنگی ئەمریکا وتی 11 مانگە باوکی دەستگیر کراوە. دخوازیومه وکو دیفون دلیلت همیو گوتین بین دادگاه کردن لانی سیاسی تداخل دادگاه و تنها و دادگاه عادلانه بیت نزدیک تر هی با یازده ایدامه نکردی سالا بودی هی با نهجتی خودت وان گلب جێی باسە ئەوانەی کە بڕیار بوو ئەمڕۆ دادگایکردنەکەیان بەڕێوە بچێ بەڵام دواخرا پێکهاتبوون لە هەریەک لە دکتۆر عومەر خالید مامۆستایی زانکۆ، هەروەها فرسەت ئەحمەد ئەندازیار و جەمال خەلیل مامۆستا و هەروەها سلێمان کەمال خانەنشین و مامۆستا سلێمان موسا. بەپێی پارێزەران و کەسوکاری ڕاگیراوان ئەمانە بە تومەتی ئەوەی کە کاری سیخۆڕیان کردووە و هەوڵی تێکدانی ئاسایشی نەتەوەیان داوە دادگای دەکرێن. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا، هەولێر.